أي ما شاء الله وليبيت، ما شاء الله وليبيت، ما شاء الله تبارك الله، ما شاء الله تبارك الله. دەنگ و باست چۆنە؟ الحەمدوللا من باشم. چیت بۆمان ئامادە کردووە قوربانی؟ دوو پرسیارم هەیە. پرسیارەکەی من ئەوەیە بۆچی سکین فەیت حرامە؟ چی؟ بۆچی مەبەستی سفر لە بەشی پێشتر وەک ئەڵێم بۆچی حرامە ئەگەر سفرت هەبێ لە بەشی پشتەوەت؟ زۆر باشە. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناڵێکی بینی، مناڵەکە بەشێکی سەریان تاشی بوو، تەوقی سەریان هێشتبووە. فەرمووی ئەم مناڵە یا ئەوەتە هەموو سەری سفرکەن یا ئەوەتە هەمووی باوەکو یەک دوابێت. بۆیە نەها عن القەزعی، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی کرد بەو شێوازە سەر مناڵ چا بکرێت و تعمیم ئەکرێت بۆ سەر گەورەکانش، کەواتە پیاوە ئەبێ سەری بە شێوازێ بێت، ئاوا عیبدار نەکرا بێت، نیوەی تاشرا بێ و نیوەی هێڵا بێتەوە. بۆیە لە شەریعەتی ئیسلامە هەندێک پێیان حرامە، ئەو قەزعیان پێ حرامە، ئەفەرمون نەهیەکە نەهی تەحریمیە، کولیان حرامە. ئیمامی نەووی لە شەرحەکەیە ئەفەرمیە ئەو نەهیە نەهیەکی تەنزیهیە، کەواتە مەکروهە، باش وایە ئینسانی موسڵمان خۆی لێ بپارێزێت. بەڵام عمومەن نەهی هاتووە، نابێت گەنجی موسڵمان، ئینسانی موسڵمان بەشێکی سەری حەفر کات و بەشێکی بیاڵێتەوە. بەڵکو مدەڕەج هەیە، ئێستا مدەڕەج هەیە، مدەڕەجەکە تا حەدێک ڕێگە دراوە قەیچێکە با مدەڕەج بێ، بەڵام مدەڕەجەکە ئەوەنە تەنک نەبێ وەکو حەفر دەرکەوێت، یعنی سفر نەکرا بێت. مامۆستا پرسیارێکی ترم ئیدەیکمە لە مزگەوت بینیوەتی هەندێک جێنێکن بۆچی هەندێک کەس کاتێ نوێژ دەکەن دەستیان بە سنگەوە ئەهێن وەک ئاوا، بۆچی ئاوا نوێژ دەکەن هەندێک جار؟ ئەوە نابێت کاکە ئۆلیڤەرگیان، ئاوا بکرێت باشە، ئاوا بکرێت. باشترین دەستگرتن لە کاتی نوێژە ئەوەیە لەسەر نەرمایی سکت دەست بگریت. لەسەر نەرمایی سکت باشە. ئافرین ئافرین، ئەوە باشترین دەستگرتنە. پرسیاری سێیەمت؟ پرسیاری سێیەم نییە خۆی، ئینشاءڵڵا بۆ ڕۆژێکی تر پرسیارێکی ترشمە بێت. ئەتوانم سوورەتێکیش بخوێنمەوە بۆتان؟ لە خزمەت تاین قوربان گیان، ماڵی خۆتەوە گەورەمان ئەەکەیت کاکە ئۆلیڤەرگیان.